ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. تافگەی ئێڵاخ. ئەڵێ کابرایەکی کورد جووت تێگاوکەرێکی هەبوو. هەموو ڕۆژێ گایەکانیە بر بۆ جووت. ڕۆژێک یەکێ لە گاجووتەکان چووە لای کەرەکە وتی: لە ڕێی خوادا تەکبیرێکم بۆ بکە، خوا من ئەوەندە جووتیان پێکردم پسام. کەرەکە وتی: ئێوارەکە کام بۆ هێنایە و کزنیان دایتێ مەیخۆ، ئینجا خاوەنەکەمان وا ئازانێ نەخۆشی، ئیتر جووتت پێ ناکە. لەسەر تەکبیری کەرەکە گاجوو دێوارە نەکای خوارد و نەکزن. کابرای خاوەنی وتی: ئەگەر جووتەکەم پەکی بکەوێ ماڵ وێرانە بم، چاک وایە ئیمڕۆ کەرەکە بەرم لەگەڵ گاجووتی پێ بکەم هەتا گاکە چاگە بێتەوە. ئینجا کەری دا بەر و بردی. ئێوارەکە لە جووت هاتنەوە کەرەکە وتی: ئەمە من چیم کرد بەخۆم، ئەگەر چارێک نەدۆزمەوە تیا چوو. هەستا چوو لای گاجووتەکە وتی: فڵانی لەبەر قاری تۆ دەردی خۆمم لەبیر چۆتەوە. پرسی بۆچی؟ وتی: ئاغاکەمان ئیمڕۆ لەگەڵ گاسێنێک قسەیە کرەیوت، گایەکم نەخۆشە، ئەگەر چاک نەبووەوە سبەینێ وەرە لێم بکڕە سەری ببڕە. گاجووتی هەژار کامەی بیست ئێوارە دەستی کرد بە کاوا لێ خواردن. بەم جۆرە کەری قومارباز خۆی لە جووت ڕزگار کرد و سەری گای خستەوە ژێر نێڵ.